دوای ئەوەی پرسی ئاشتی بۆ چارەسەرکردنی کێشەی کورد لە تورکیا وەسا و جارێکی تر شەڕ و پێکدادانەکان لە نێوان پەکەکە و حکوومەتی تورکیا دەستی پێکردەوە لە نەورۆزی ئەم ساڵدا بانگەوازی ئاشتی و دەستپێکردنەوەی گفتوگۆکان بووە بەشێک لە لێدوانەکانی کەجەکە و هەدەپە. بە هەمان شێوەش بەرپرسە سیاسی و سەربازیەکانی تورکیا لە لێدوانەکانیاندا باسییان لە دانوستان و پرسی چارەسەری کرد، بەڵام سەرجەم لایەنەکان مەرجی خۆیان هەیە. پارتی دیموکراتی گەلان هەدەپە پێی وایە تاکە ڕێگا بۆ دووبارە دەستپێکردنەوەی پرۆسەی ئاشتی کۆتایی هێنانە بەدەستوەردانەکانی ڕەجەیب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا لە کاروباری حکوومەتدا. پارتی دەسەڵاتداریش کە پارتی دادوگەشە بێدانە چەکدانانی پەکەکە و لابردنی خەندەقەکان لە شار و شارۆچکەکانی باکووری کوردستان وەک مەرج بۆ دەستپێکردنەوەی دانوستانەکان ناودەبات. مراد قەرەیلان ئەندامی دەستەی بەڕێوەبەرایەتی کۆما جڤاکێن کوردستان کەجەکە لە لێدوانێکی تایبەتدا کە ئاڕاستەی سەرۆک کۆماری تورکیای کرد ڕایگەیاند پەکەکە ئامادەیە لە چوارچەوەی لێکتێگەیشتنی دۆڵمە باخچەدا دەست بە وتووێژی چارەسەری بۆ پرسی کورد بکاتەوە و پێویستە حکوومەت هێرشەکانی بۆ سەر هاوڵاتیانی کورد ڕابگرێت. ön yargı oluşturmak için bize سەلاحەدین دەمیرتاش هاوسەرۆکی هەدەپەش لە ئاهەنگی نەورۆزی ئەم ساڵی ئامەددا داوای لە هەر یەکە لە حکوومەت و پەکەکە کرد بگەڕێنەوە سەر مێزی گفتوگۆ. دەمیرتاش ئاماژەی بەوەش کرد لە نێوان حکوومەتی تورکیا و سەرۆک کۆماری تورکیادا بۆچوونی جیاواز لەبارەی پرۆسەی ئاشتیەوە هەیە. پرسی چارەسەری لە نێوان حکوومەتی تورکیا و پەکەکە بە بەشداری عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری پەکەکە لە نەورۆزی ساڵی 2013 دەستی پێکرد و لە 28 شوباتی ساڵی 2015 لە کۆشکی دۆڵمە باخچەی تورکیادا بەڕاگەاندنی ڕەشنووسێکی دەخاڵی کرایە پرۆژە. لە ناو ڕێکەوتنە دەخاڵیەکەدا ئۆجەلان داوای لە پەکەکە کردبوو بە گوێرەی مەرجی خۆیان لە بەهاری هەمان ساڵدا کۆنگرەیەک ئەنجام بدات و پرسی دانانی چەک تاوتوێ بکات. بەڵام ساڵی ڕابردوو کاتێک هەڵبژارنە پەرلەمانیەکەی حەوتی حوزەیران نزیک بووەوە تا دەهات لێدوانەکانی بەرپرسانی تورکیا تونتر دەبوون. بە جۆرێک ڕەجەب تەیب ئەردۆغان لە لێدوانێکدا ڕایگەیاند شتێک نەماوە بە ناوی پرسی کورد لە تورکیادا. ئەوەش بووە سەرەتایەک بۆ ساردبوونەوەی پەیوەندیەکانی نێوان هەدەپە و ئەکەپە. ئەمانە سەرجەمیان بوونە زنجیرەیەک ڕوودا و کە دوجار مێزی گفتوگۆکانیان قەڵب کردەوە و شەڕ و پێکدادانەکان لە نێوان پەکەکە و حکوومەتی تورکیادا کە زیاتر لە 2 ساڵ بوو وەستا بوو دەستی پێکردەوە و لە ئێستادا ڕۆژ لە دوای ڕۆژ شەڕ و پێکدادانەکان زیاتر دەبێت و دۆخی باکووری کوردستان بەرەو ئاڵۆستر دەچێت.